سلاوتان لەبێ بەڕێزان بەڕێوەبەری گشتی پەروەردەی سەمانی ڕاگەاندووە بەڕێوەبەری پەروەردەی سەی سادقی لە کارەکەی دوورخستۆتەوە سبەینێش کەسێکی تر بە وەکالەت لە شوێنەکەیدا دادەنێت بۆ ڕۆژی سێم لە سەی سادقدا خۆپیشاندان بەردەوام و ئەمڕۆژ بەشێک لە خوێندکارانی و قەزای بەشداری تاقیکردنەوەکانی وەرزیەکەمیان نەکرد و داوای دەستەکارکێشانەوەی بەڕێوەبەری پەروەردەیان کرد بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیش لەگەڵ نوێنەری خوێندکاران لە بینایی بەڕێوەبەراتی پەروەردەی سەی سادق کۆبوونەوە و هەردوو لە سەر سێ خاڵ ڕێکەوتوون بەپێی ڕێکەوتنەکەی نێوانیان دوو تاقیکردنەوە یەکەمی وەرزیەکەم دوا دەکەوێت و ڕۆژی سێشەممە تاقیکردنەوەکان دەست پێ دەکەنەوە و خاڵێکی تری ڕێکەوتنەکەی نێوانیان دەست لە کارکێشانەوەی بەڕێوەبەری پەروەردەی سەی سادقا دوای دوو ڕۆژ لە ڕووداوەکانی قەزای سەی سادق حکوومەتێرەم ڕاگەندراوێکی بڵاو کردو و بە پێی ڕاگەندراوەکە حکوومەتێرەم لیژنێکی وەزاری پێکەنەوە بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی و قەزای بڕێریشە ئەمڕۆ سەردانی سەی سادق بکەن لە سەر تێپەڕبوونی ماوەی یاسایی زیندانیکردنیان 5 پارلەمانتارەکەی بەتەپە سکاڵان تۆمار کرد و دادگای دەستوری تورکیاش ڕایگەاندووە مافی دووەندام پەرلەمانی بەتەپە پێشێلکرا و بڕی 30,000 لیرەی وەقەرەبوو پێداون 4 پەرلەمانتاری پارتی ئاشتی و دیموکراتی بەتەپە و پەرلەمانتارێکی سەربەخۆی پەرلەمانی تورکیا کە لەسەر دۆسەی کۆماچباتی کوردستان کێشەکە دەستگیر کرابوون لە ڕێگەی پارێزەرەکانیانەوە سکاڵیان تۆمار کرد و دادگای دەستوری تورکیاش سکاڵای هەرێک لە گوڵسەران یاڵدرم و ئێبراهیم ئایهانی بەدەستگەیشتووە هێزەکانی یەکینەکانی پاراستنی گەل یەفەکە لە هەولی ئەوەدا بەرەو شارۆچکەی تەلحەمز لە ڕێفی حەسەکە پێشڕەوی بکەن و کۆنتڕۆڵ بکەن کە ئێستا لە ژێردەستی ئۆپۆزیسیۆنی سووریادایە ژمارەێک لە چالەکانی ڕایانگەاندووە کە کەتیبەکانی ئۆپۆزیسیۆن سەرجەم ئەو ڕێگانیان بۆم ڕێژ کردووە کە دەچنەوە سەر شارۆچکەکە دەشڵێن ئەگەر شارۆچکەکە بکرێتە ژێر کۆنتڕۆڵ یەپەکەوە ئەوە سەرجەم ناوچەکانی جزیرە دەکەونە دەستی کوردەکانەوە سەر لە نوێ ئەنجومەنی نیشتیمانی سووریا کە دیارترین گروپە سیاسەکانی ئۆپۆزیسیۆنە تەکیدی کردەوە بەنیازین بەشداری لە کۆنگرەی ئاشتی ژنەفی دوودا بکات کابرارە 22 مانگە لە سویسرا ببەسترێت هەروان ئەنجومەنەکە بە دووریشی نەزانی ئیتلافی ئۆپۆزیسیۆنی سووریا هەمان هەڵوێستی ئەویان هەبێت و بایکۆتی کۆنگرەکە بکەن لە خۆپیشاندان و پێکدادانەکانی دوێنەی شاری قاهیرە چوار شاری تری مسردا کە لە نێوان لایەنگرانی محەممەد مرسی و هێزەکانی ئاسایش و پۆلیسی وڵاتە دروست بوو لانی کەم 90 کەس کوژران و دانی تریش بریندار بوون ڕۆژنامەی شەرق الأوسط بڵاوی کردوێتەوە لە خۆپیشاندانەدا کە ناوی هێنی تووڕای لێنرا بوو 258 خۆپیشاندەریش لە کۆمەڵی ئیخوان موسلیمین دەستگیرکران کە هەندێکیان چەک و بۆمبی مۆڵتۆفیان پێ بووە کورتێواڵەکانتان پێشکەشکرا شاد بەختەوەڕبن